ئەوەی لەم سروشتە ژیابێ ناتوانێ ینی بێم سروشتە بژی. دادە سڵاوتان لێبێەوە لەکوێ بوون لەوێەوە هاتنەوە؟ سڵاو بۆ ئێوەشڵا لە ئەشکۆتەکەی خۆمان کە وەختی خۆی لێرە بنە ماڵەکانمان ژیاوە. ئیتر ئێمەش پێمان خۆش بوو وەکو جاری جاران وەک ئەو کاتانی کە مناڵ بووین هاتین بۆ ماڵی نەنکمان لێرە ئەژیان ئیتر ئێمەش حەزمان کرد بۆ یادەوە ینی جارێکی کە بینەوە سەرێکی لێبینەوە. زووزویەنەوە ئەم شوێنانە ئەم دێی خۆتانەوە یان درەنگ؟ بەڵێ بەڵێ بێگومان ئەوەی لەم سروشتە ژیابێ ناتوانێ ینی بێم سروشتە بژی. ئیتر بۆ جارێکیش بێ بە پێی مەجای خۆی بە پێی ئەوەی کە بۆی بگونجەیەت سەرێک دەیاتەوە ینی ئەو ڕۆحەتی تایە کە جارێک کە بێتەوە. ئەلحەمدوللا ئەمڕۆژ پێخۆشحاڵم کە جارێک کە ئەبینم ئاوەدانە گوندەکەمان. خۆتان خەڵکی ئێرەن لێرە ژیاون پێشتریان لێرە نەژیاون؟ بەڵێ بەڵێ من مناڵ بوومە و کاتانەی یادگاریم کەمتر هەیە لەگەڵ ئەم دەیە بەڵامی تر خەڵکی ئێرین سپاس بۆخواکە گوندێکی خۆشمانەیە و گوندێکی مێژوویە و تا بڵێ دڵگیریشە. ئەم هەنگاوە چۆن ئەبینن بۆ ئاوەدانکردنەوەی گوندەکەتان بە تەمان زیاتر لە جاران بێنەوەیەوە؟ ئەرۆڵا زۆر پێخۆشحاڵین ئێمە وەکو خەڵکی گوندی دەرەی مەڕ کە ئەم هەنگاوە نراوی وادارم هەنگاوی زیاتریش بنرێ بۆ ئاوادانکردنەوەی چونکە گوندێکە هەم لە ڕووی مێژووە هەم لە ڕووی سروشتی کۆمەڵایەتیەوە گوندێکە تەواو جیاوازە لەگەڵ گوندەکانی چکە سەختەی تر پێمان خۆشە خوزگەندگزاری ینی زیاتری بۆ بکرێت. بۆ ئێمە ئاسان کارترەوە بۆ ئەو کەسانی هاتۆزێ بەتەمەن ناتوانە بەم شاخەیە بێنە خوارەوە ئەوە سپاسی ئەو کەسانەکەین بۆ سپاسی حکوومەتەکەین کە جارێکی تر ئاوڕیاوەتەوە لەم گوندانە. خۆتان لەکوێ دانیشنەوە؟ من خۆم لە سلێمانی دانیشم ئیتر زۆر پێخۆشحاڵم جارجار کە بێتاقەتە بم یاخود بیری یادگاریەکانی مناڵیەکەم یەمەوە سەرێک لێرە ئەمەوە.